ناكري لسر تلفزيون وآفرتي قرآن بخوين للروي شرع وخوي نص هي كنص هبو لا مجال في اجتهاد النص لسورة نولا بتوايو باسكرا وبلام اما آيتك يشمان هي الدوايا وفرمي ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن إن جاء أما قياسا لسر أويك وادنگ أم دنگ خوي دەنگی ئافرەت بۆ پیا و دەنگێکی بڵێم نەشاز نییە بەڵام ئیتر بۆ مەحرەمەکان قەی ناکاوە لە سوورەتی نورە باسیەکە بە درێژایی دەوری 13-14 بڵین بۆ پۆلێن کراوە بۆ ئەوانە ئێمە بە مطلقی ناڵێن حەلاڵە بە مطلقی ناڵێن حرامە بۆ مەحرەمەکان کێشەی نییە لە ماڵە بۆ هاوسەری بۆ ئەوانەیەکەوە مەحرەمی ئافرەتن ئەگە قورئان بخوێنێ لە ماڵەوە کێشەی نییە بەڵام بۆ عام حرامە بڵین حرامە لەبەرەوەی ئیجتیهادی نەس هەیە کە نەس هەبوو ئیجتیهادی تیا ناکرێ و بە زاهیری ئاەتەکە دیارە ئەمە بۆ تعمیم نابێ ناکرێت لەسەر تەلەڤیزیۆنەوە ئافرەتێ قورئان بخوێنێ بۆی لەبەرەوەی مەجالی ئافرەت جیا کراوەتەوە لە پیاوێسە بۆ نمونە بۆ شایدی شیر خواردن ئەگە تا ئافرەتێ وەسابێ شایدی ئافرەتێ 1000 پیاو لێرە ڕاوەسابن شایدی پیاوەکە ناخوای ئافرەتەکە ئەخوا کەواتە خوای گەورە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم مرتبەی ئافرەتی جیا کردووەتەوە لەکوێ قورئان بخوێنێ لەکوێ نەخوێنێ لەکوێ شایدی بە لەکوێ میراث بەرێ لەکوێ شتەکان بەرێ بۆ ئەوەی نەسی تایە کە نەسی تیا بوو پەتاتەن حرامە نابێ لەسەر تەلەڤیزیۆنەوە لە عورەتی ئافرەت دەرکەوێ عورەتەکەش لای عولەمایان بە زاهیری ئاەتەکە دەموچاو عورەتە کەواتە بۆ قورئان خوێندن پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم ئەفەرمێ لەیس منا من لم يتغن بالقرآن لە ئێمە نییە ئەوەی کەوا تەغەنی دەنخۆش نەبێ قورئان بخوێنێ بەڵام لە مەجالی پیاوە لە مەجالی ئافرەتا مەجالی پێ نەداوە.